بەڵە سۆما دەچینێتەوە لەکەمی پرۆگرامی ئەمڕۆمان سەبار بە ئەوەی کە بەناونیشانی پاراستنی نێودەوڵەتی بۆ خاوەن پێداویستیە تایبەتەکان لە چوارچێوەی نەتەوەی گرتووەکاندا سیمینارێک بەڕێوەچوو لە سیمینارەکەدا زۆر بەڕێز دکتۆر ڕووبار مەجید ئەحمەد مامۆستای لە کۆلێژی یاسای زانکۆی سلێمانی ئەم سیمینارەکە بۆ ئەو ڕێکخرا بوو سەبارەت بەوەی کە ئایا مافی خاوەن پێداویستی تایبەتەکان لەسەر ئاستی جیهانیدا سۆما چۆنە یاخۆت ئەم پرۆتۆکۆڵ و ئەو یاسا و بڕگەنامانی کە تایبەت بە خاوەن پێداویستی تایبەتەکان ساڵان دەردەچێت و تاسە دەکرێتە لەسەر ئاستی جیهانیدا چۆن لی دەڕواندرێت پێوەست بە هەرێمی کوردستان و عێراق چۆنە ئەم سیمینەرانە کاریگەریان دەبێت لەسەر باشترکردنی دۆخ و گوزەرانی خاوەن پێداویستی تایبەتەکان ئەمانە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ڕووباردا تاوتو دەکەن دکتۆر باین باش زۆر بەخێر بێت باشتر زۆر سپاس سڵاو لەبێت دکتۆر بەخێر بێت زۆر بەخێر بێت دکتۆر باس سەرەتا لە ناونیشانی سیمینارەکە دەست پێ دەکەن کە دەڵێن بە ناونیشانی پاراستنی نێودەوڵەتی بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان لە چوارچێوەی نەتەوەی گرتووەکاندا دەمێت بەم تایتڵە دەست پێ بکەین نەتەوەی گرتووەکان ڕۆڵیان چی دەبێت لە پاراستنی خاوەن پێداویستی تایبەتەکان لەسەر ئاستی جیهانیدا؟ بەڵێ ڕێکخراوی نەتەوەی گرتووەکان ڕێکخراوێکی جیهانی هەمومان ئەزانین ڕۆڵێکی تایبەتی هەیە لە ڕێ ئەو ئیتیفاقاتانەی کە دەریەکە سەبارەت بە پاراستنی مافەکانی خاوەن پێداویستی تایبەت. سەرەتا ئەمەیە پێشەکێک باسکەم لەسەر مافی کەم ئەندامان و خاوەن پێداویستی تایبەت. سەرەتای گرنگدانی جیهانی بە مافەکانی خاوەن پێداویستی تایبەت کە سەرەتا پێیان وترا کەم ئەندامان یعنی ئێستا خاوەن پێداویستی تایبەتە ئەگەڕێتەوە بۆ کۆتایی بڵین کۆتایی سەدەی بیستەم کۆتاییەکانی بڵین چارەکی سێمی کۆتایی سەدەکانی بیستەم سەدەی بیستەم کە ساڵی هەفتاکانەکە تقریباً اتفاقی ساڵی 1970 دەچوو لە ڕاستیە ئەمە کاتێکی زۆر درەنگە و ئەوکو ئینیزەکە ئەڵە تو لیت بۆ ئەوەی کە تۆ گرنگی بدەیت بە مافی کەم ئەندامان ئێمە ئەزانی لە دوای جەنگی جیهانیەکەم و جەنگی جیهانی دووەمەوە چەندین خەڵک کەم ئەندام بوو یعنی خاوەن پێداویستی تایبەتمان زۆرە کە ئەو کاتانە ئەو جەنگە لێ کەوتەوە بە تایبەتی ڕووداوەکانی جەنگ کە کەم ئەندام دووسە کاتێکی زۆر درەنگە بۆ گرنگیدان بە مافەکانی کەم ئەندامان ینی بەداخەوە نەتەوەی گرتوەکانیش دوای ساڵی 1945 ئەو گرنگی نەیەوە بە مافەکانی کەم ڕاستە ئیتیفاقیمان هەیە ساڵ 1924 کە سەبارەت بە مافەکانی مناڵە هەندێک فەقەرە و مادەی تایە سەبارەت بە مافەکانی کەم ئەندامی یاخود مناڵانی کەم ئەندام بەڵام بە ئیتیفاقیەک تایبەت نەکراوە بە مافەکانی کەم ئەندامان تاوەکو ساڵی 1970 ئەویش مافەکانی خەڵکانی دواکەوتوی ژیری دەرکرا لە ساڵ 1970 ئەویش حەوت مادە بوو ینی مادەکانی زۆر کەم بوو هەندێک مافی کەمی تیا باسکرا بوو ئەوش ئەوە دواکەوتوی ژیری ینی کەم ئەندامی بەعام باز نەکرد بوو ینی ئەو کەسانی کە متەخەلیفی عەقلین لە ڕووی عەقلیەوە تەواو نین باسی تەنها باسی ئەوانەی کردبوو ینی 1970 زۆر درەنگە بۆ ئەوی کە تۆ گرنگی بە مافەکانی کەم ئەندامان بێ ئێمە ئەڵین اتفاقی تایبەت بە مافەکانی کەم ئەندامان بەڵام ئەمە هەموو ئەو ئەعلان و ئەو ئیتیفاقیانە طبعا ئەوەی کە باسیەکەم 1970 ئیتیفاقیش نەبوو ئیعلان بوو تقریبا ئەوەیە دەوڵەتان ناتوان ئێنزیمان بۆ بکەین و ئەو قەرارااتیشی لێوە دەرناکرێ تەنها تەوسیات و ڕاستپاردەیە و ئامۆژگاریە بە دەوڵەتان نظامیەتیشیتیانەیە کە ئیعلان بوو و دوای ئەوە کاتێکی زۆر تەخیرەکەوت وتمان گرنگی بە مافی کەم ئەندامان بێ ینی بە تایبەتی تەنها یەک شێواز لە کەم ئەندامی باس کرد بوو ئەوش متەخەلیفی عەقلی و هیچ ئیلزامەتێکی تیانە بوو و بەڕاستی ئەم اتفاقێکی بڵین ئەم ئەعلانێک بوو کە هەندێک مافی ئەگرتە خۆی مافێکی زۆرینە دوای ساڵی 1975 اتفاقێک ئەعلانێکی تر دەرکرا و دوای ساڵی 2006 کە اتفاقیەکی تر دەرکرا لەیان نەتەوەی گرتوەکانەوە ئەوش سەبارەت بە مافەکانی کەم ئەندامان بوو بەڵام ئەوە تا لە 2006 ئیطاری اتفاقی وەرگرت تۆزی ئیلزامیەتی وەرگرت دەوڵەتان پابەندەکە کە مافەکانی کەم ئەندامان پارێزن ئەوە بوو ئاخیر اتفاقیە کە دەرکراوە لەیان نەتەوەی گرتوەکانەوە اتفاقی ساڵی 2021 کە دەرکراوە بۆ پاراستنی مافەکانی خاوەن پێداویستی دابێت هەر نای اتفاقەکەش گۆڕاوە طبعا ئەتوانم بڵێم لەسەر ئاستی جیهانی گرنگیدان بە مافەکانی کەم ئەندامان یاخود سیرکردنی مافەکانی کەم ئەندامان گۆڕاوە گۆڕانکاری بەسەرا هاتووە لە مجرد بەزەی پێهاتنەوە مەسەلەن کەسێک ئەبینەوەی کە گوناحە ئەو قاچی نییە دەستی نییە یا مەسەلەن ناتوانێت قسە بکایە نابیستە یا نابینایە بەزەیە کە پێ ئاهاتەوە لەوە گۆڕاوە ئەو سیرکردنە بەڕاستی لە گۆڕاوە بۆچی بۆ دانان بە مافەکانی وەکو ئینسانێک وەکو مرۆڤێک وەکوی کە تۆ تەنها بەزەوی پیانێتەوە ئەهیلی کەی بینتە ناو کۆمەلگا مافەکانی بۆ دابینکەی ئیش لەسەر چاکردنی بکەی چاودێری بکەیت ڕووی تەندروستیەوە مافەکانی وەکو مرۆڤێکی ئاسایی سەیریکەی هەموو مافەکانی بۆ دابینکەی یعنی چ لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵ یعنی لەم ماوەیە من لە سیمینارەکەشا باسم کرد
ئافرەتە لە ئیسپانیا داون سیندرۆمی هەیە ئەندام پەرلەمانی ئیسپانیا بە خۆشحاڵیەوە یعنی تۆ هەست بە ژیانێکی کە کەسێکی وا ئابینی. باشە دکتۆر جیاواز لەم بابەتانی کە باست کردو ناونیشانی سیمینارەکە چۆ کەزانین کە دوێنێ سیمینارەکەش ئەنجام درراوە بەڵام بە تایبەت ناوەڕۆکی سیمینارەکە چی لە خۆی گرت بوو ئەو کەسانی کە ئامادە بوون وەکەزانین کە تایبەت سیمینارەکە بۆ بەڕێستان و بەڵام ئەو کەسانی کە ئامادە بوون و بابەتەکانی بە شێوەیەکی گشتی چی لە خۆی گرت بوو. مەڵێ بابەتەکانی هەروەکو ینی کە بابەتەکە هەڵی ئەگرێت و ئەوی کە سێرچم بۆ کردووە زیاتر بۆ مێژووی گرنگیدان بە بابەتەکانی گرنگیدان بە کەم ئەندامان بەگشتی و پێناسەکانی کەم ئەندامان و جاکاری لەسەر ئەساسی کەم ئەندامی ئەو پێناسانی کە کراوە لەلایەن ئیتیفاقیەکانەوە عادەتەن ئیتیفاقیات کە دەرەکرێ ئەلانات پێناسەی ئەو حاڵەتە ئەکا ئەو مافی ئەو کەساناکە ئەو چین و توێژە ئەکا کە باسی لە مافەکانیەکە دواتر باسی ئیتیفاقیەکانمان کردووە کە چەند مافی باس کردووە طبعا ئیتیفاقی ساڵی 2006 لە شتەکانی ئەوەیە کە مافەکانی جا کردوێتەوە مەدەنی و سیاسەکانی جا کردوێتەوە ئابرووی کۆمەڵات ڕۆژمیرەکانی جا کردوێتەوە و ئالەتیشی داناوە لیژنەیەکی داناوە بۆ سیرکردنی کەیسەکانی سکاڵاکردن لەسەر عنی گرنگیدان بە مافەکانی خاوەن پێداویستی تایبەت. يعني هەر ئێستا من کە باسی ئەو شتا ئەەکەم کە ئەڵێ خاوەن پێداویستی تایبەت هەر ناوی کەم ئەندام کەسێک پێی ئەڵێ کەم ئەندام یعنی ئەوە خۆش نییە هەستەکە کە ئەندامی خاوەن پێداویستی تایبەت لە ڕاستیا من ئەم شەو بیرم کردو دوای ئەوەی کە سێرچێکی ترم کردەوە بۆ یعنی خاوەن مافی تایبەت نەک خاوەن پێداویستی تایبەت بڵێ نای بنی خاوەن مافی تایبەت هەندێک مافی تایبەت لە چەند ساڵانی پێش وڵای گۆڕانکاری بەسەر ناوەکەی و هاتوو بەسەر ناوەڕۆکەکەشی هاتوو بەڵام بەداخەوە گۆڕانکاری بەسەر گرنگی پێدانەکەیان هاتووە یعنی ئەوەی کە ئەمە ئەمانەیە گۆڕانکاری بەسەر گرنگی پێدانەکەی بێ بەرەو باشتر و باشتر بڕوا یعنی خاوەن پێداویستی تایبەت بێتە ناو کۆمەلگاوە بێتە ناو کۆمەلگاوە و کەسێکی ئاسایی سیر بکرێ یعنی چەند خۆشە ئێمە کە کەسێکی خاوەن پێداویستی تایبەتە بینین وەکو مرۆڤێکی ئاسایی سیرەکرێ کار ئەکات یعنی هەموو مافەکانی بۆ دابین کراوە یعنی مە بەداخەوە سیرەکەن کەسێکی ئاساییە کەم ئەندامی ژنیە خاوەن پێداویستی تایبەتی ژنیە لە مافەکانی بێ بەشە جای کەسێک بێ خاوەن پێداویستی تایبەت بێت بە تایبەتی ئەگەر کەسەکە بەتەمەن بێ یا ژن بێ یا مناڵ بێ ئەوە حاڵەتەکە یاخود هەژار بێ یعنی بەڕاستی من لە عێراقا ئەم شەو داتای ئەمڕۆ داتایەکم خوێندەوە ئەم بەیانیە یعنی داتایەکم خوێندەوە لە عێراقا کە بەڕاستی داتایەکی خەتەرناکە ئەتوانین بڵێن لەسەر ئاستی جیهانی ئەگەر پێشتر بیرم چوو باسیکەم لەسەر ئاستی جیهانی لە ئێمە ڕۆژ بە ڕۆژ دانیشتوانی گوهی زەوی زیاکە ئەڵێ حەودێک لە 115 دانیشتوانی جیهان بەدەست کەم ئەندامیەوە ئەناڵێن یعنی لە حەو کەسە کەسێک کەم ئەندامە لە جیهانە ئەمە ئاگاداری ئەوە نین داتاکان زۆر خەتەرناکە بەڕاستی یعنی لە 180 لە دەوڵەتە دواکەوتەکانیشە یعنی بەداخەوە کە بەدەست هەژاریشەوە ئەناڵێنن خۆی یعنی دەردێکی تریشان هاتۆتە سەر لەگەڵەوەی کە هەژاریە و کەم ئەندامی و خاوەن پێداویستی تایبەتیشن بەداخەوە یعنی بەڵێ دکتۆر هەلو چارچەوێت دەرسی میارەکەدا تشکتان لەسەر چەند مادێکی یاسایی کردووە گرنگترین ئەو مادە یاسایانە چی بوون کە ئێوە یعنی مادەی یاساکەیە مادەی یاساکەیە ئەتیفاقیەکان مادەی یاسایی شت کە لە ئەتیفاقیەکەیە و پەیوەندی بە یاسای ناوخۆییشەوە هەیە طبعا ئەبێ ئەو دەوڵەتان ئەو ڕێوشوێنە یاساییانە بگرنە بەر هەر تەدابیر و هەر ڕێوشوێنێک و ڕێکاری یاسایی بگرنە بەر بۆ ئیلغاکردنەوە یاخود بۆ هەموارکردنەوەی ئەو یاسایانی کە جیاکاری و تەمیزەکە لە بینی کەم ئەندامان خاوەن پێداویستی تایبەت و خەڵکی ئاسایی لە ڕووی مافەوە مەسەلەن بۆ نمونە خاوەن پێداویستی تایبەت لە مافی خوێندن بێ بەشکی لەبەرەوەی خاوەن پێداویستی تایبەتە ئەوە پێشەرکاری و جاکاریە ئەبێ ئەو نابێ یەکسانی لە بینی چۆن خەڵکی ئاساییەکەی خەڵکی کەم ئەندام و ئاساییە لە هەموو بوارەکانە ئەی نابێ جاکاری بکرێت طبعا یەکێک لەو شتانی کە لە ئیتفاقەکە باسکراوە المساوات و عدم التەمیز ئەمە زۆر گرنگ دائما بە خوێندکارەکانیش ئەڵم مساوات یعنی یەکسانی لە بینی مافەکانە ڕێگایەکە بۆ هەموو مافەکانی تر کە تۆ یەکسانی کرد لە مافەکان لە بینی خەڵکی ئاسایی و خاوەن پێداویست ئەتوانێت بە هەموو مافەکانی شاد بێت باشە دکتۆر کەزایی هەر لە سیمینارەکە باسناوەوە کردووە کە چەند ڕێکەوتنامەیە کراوە تەبارەت بە مافەکانی مافە تایبەتەکانی خاوەن پێداویستی تایبەتەکان تازەترین یاخود نوێترین ڕێکەوتنامەش ساڵی 2021 بووە و لەگەڵ ئەوەشە تا 2 ساڵ جارێک لیژنەیەک پێکێنراوە لەلایەن نەتەوەی سەرەتا 2 ساڵ جارە دواتر 4 ساڵ جارێ باش ئەمە هیچ گرنگێکی بێت بۆ خاوەن پێداویستی تایبەتەکانی هەرێمی کوردستان و عێراقیش بە تایبەت بەخۆی گرنگە یعنی بۆ هەموو وڵاتێک گرنگە بە تایبەتی وڵاتی عێراق جیهان و عێراق و کوردستان بە تایبەتی ئێمە بەدەست چەند کێشەیەک و ئەناڵێنین بەڵام لە ڕاستیە عێراق ئێشتا ئینزیمامی نەکردو بۆ ئیتیفاقی ئەوەی من ئاگادار بم 81 دەوڵەت ئینزیمامی کردو بۆ ئیتیفاقی ساڵی 2021
طبعا کێشەکە لەوەیە ئەگەر عێراق انزمامیش بکا بۆ ئیتیفاقیەیە بەڵام پرۆتۆکۆڵی ئارزومەندانەی پاشکۆی ئەم ڕێکخراوە ئێمە ئەزانین کە ئەم ئیتیفاقیەیە پرۆتۆکۆڵەکەی ئەگەر بێت و ئیمزای ئەو پرۆتۆکۆڵە نەکا تاکەکان ناتوانن سکاڵا بکەن لەبەردەم لیژنەی خاوەن پێداویستی تایبەت یاخود مەجلیسی حقوقی ئینسان ئەنجومەنی مافەکانی مرۆڤ نەتەوە گرتوەکان یا لیژنەی پەیوەندیدار بە خاوەن پێداویستی تایبەت چونکە هەندێک دەوڵات بە تایبەتی وڵاتی وەکو عێراق چونکە لە ژێر زەریعە و پاساوی ئەوەی کە گرنگی بە مافەکانی کەم ئەندام نەیە ئەتوانێت ئەو پرۆتۆکۆڵە واژۆ نەکە واژۆی ناکە وی تاکەکانی نتوانن سکاڵا بەرز بکەنەوە. بڵێ دکتۆر نەتەوەی گرتوەکان راپۆرتێک ئامادە دەکات هەردوو ساڵ جارێک بۆ ئەوەی سەبارەت بە دۆخ و ژیانی خاوەن پێداویستی تایبەتەکان زانیاری ببەخشن. بە گوێرەی دوایین راپۆرتی نەتەوەی گرتوەکان دۆخ و یاخۆباری ژیانی خاوەن پێداویستی تایبەتەکان چۆنە لە نوێترین زانیاری نەتەوەی گرتوەکان کە پێشکەشیان کردووە؟ بەڵێ لەوەی کە من خوێندومەتەوە تەنها تونس و کوێت تا ئێستا راپۆرتیان پێشکەش بۆ لیژنەیە کردووە ئەوەی کە من ئاگاداری بم تونس و کوێت تەنها وەکو دەوڵەتی عەرەبی دەوڵەتان راپۆرت پێشکەشەکەن بەڵام کێشەکە لە راپۆرتەکەیان نیە کێشەکە لەوەیە کە ئەو ئەنجامەی کە دەرەچێت لە راپۆرتەکەەوە یعنی مەسەلەن پابندیان ناکات ئیلزامیەتیان نایەتێت لەوەی کە مافەکانی خاوەن پێداویستی تایبەت بپارێزن تەنها تەوسیات و اقتراحاتە یعنی بەداخەوە تۆ پێشنیاری بۆ ئەوکەی یا ڕاستپاردەی بۆ ئەوکەی ئەو ئەتوانێت جێبەجێ کە ئەتوانێت جێبەجێشی نەکە لەو کاتەیە مافی خاوەن پێداویستی تایبەت پێشێل ئەکرێت دەوڵەتان ئەبێ خۆیان لە ناو خۆی خوانە مافەکانی خاوەن پێداویستی طبعا یعنی ئەگەر تۆ پێش ئەوەی ئەمە قەزیەی قانون بێ قەزیەی قانونی مجرد بێ قەزیەی ویجدانە بەڕاستی قەزیەی ویجدانە ئەگەر خۆی حکوومەتێ دەسەڵاتێ کە ئەگەر بێت و بێوێ گرنگی بە مافی خاوەن پێداویستی تایبەت بە لەسەر ئیتیفاقیاتی نێودەوڵەتی نەوەستێت خۆی یعنی وەکو ئینسانیەت لایەنێکی ئینسانی خۆی مافەکانی مرۆڤ بەشێکە لەوەی کە تۆ هەموو کەس ینی ماف و ئازادی بنچینیەکان ئیعلانی عالەمی حقوقی ئینسان لەگەڵ هەردوو ئیتیفاقی ساڵ 1966 بەدەنوی سیاسەکان ئابووری کۆمەڵایەتی ڕۆشنبیرەکان بۆ هەموو کەسە یعنی من لە سیمینارەکەشا باسم کرد تۆ پێویست ناکە ئیتیفاقیاتی خاص بۆ حقوقی خاوەن پێداویستی تایبەت بکەیت ینی پێویست ناکە یاسی تایبەتیشان بۆ بکەیت ئەبێ وەکو کەسێکی ئاسایی سەیریان بکەیت بەڕاستی من پێم وایە بەڵام زیاتر ئەمە بۆ ئەوە جەخت کراوە لە گرنگیان پێ نەدراوە بۆ اتفاقیەتیان بۆ دانراوە هەروەکو چۆن اتفاقی بواری ژنانمان هەیە مناڵانمان هەیە مەژووکو لایەنێکی لاوازی کۆمەلگا اتفاقیان بۆ کراوە دکتۆر لە هەرێمی کوردستان دایت راپۆرتێکی ساڵانە هەیە سەبارەت بە بەداخۆ ئێمە دەوڵەت نین کوردستان بەداخۆ کوردستان لەسەر ئەوەکو عێراق ئەتوانین بەڵام عێراق هێشتا ئەنزیمامی نەکرد بۆ اتفاقیەیە و ئەگەر بشکرێت لە پرۆتۆکۆڵەکەی ئیمزانەکردێ ناتوانێت لەبەرەوەی ئێمە کوردستان ناتوانین بە هیچ شێوەیە تەقاریر بنێرین مەگەر منەظەمەی چاودێری نێودەوڵەتی منەظەمەی چاودێری مافەکانی مرۆڤ هیومان ڕایتس وۆچ ئەوە چەند تەقاریری ساڵانە لەسەر پێشەرکاری مافەکانی هەموو مرۆڤ بەگشتی بڵاوکاتەوە ئەگینا وەکو تەقاریر و ساڵانە کوردستان نەکرد ئێمە تا ئێستا یاسایەکشمانە لە کوردستانە لەسەر خاوەن پێداویستی تایبەت طبعا ئێمە کێشەکە ئەوەیە ئەگەر یاساشمان هەیە کێشە لە جێبەجێکردنی یاساکەیە یعنی بەداخەوە باشە دکتۆر ئەوشمان بیر نەچێت هەر لە سیمینارەکە باس لە بابەتێکی زۆر گرنگ کراوە ئەویش پاراستنی خاوەن پێداویستە تایبەتەکانە لە کاتی شەڕ و هەروەها جەنگە ئەمە وەک ئەو وایە کە تەنها هەوڵی پاراستنی خاوەن پێداویستی تایبەتەکانە لە کاتی ئاشتیا گرنگیان پێێن بەڵکو لە کاتی جەنگ و هەروەها شەڕ و ململانەکانیشە بە هەمان شێوە گرنگیان پێ ببین تا چەند گرنگی بە خاوەن پێداویستی تایبەتەکان دراوە لەو کاتانەیە وڵا ئێمە سەبارەت بە مافی خاوەن پێداویستی تایبەتەکان لە کاتی جەنگا ئێمە دووشتمان هەیە لە سەرئاستی نێودەوڵەتی یاسای مافەکانی مرۆڤ لەگەڵ یاسای نێودەوڵەتی مرۆڤایەتی یاسای نێودەوڵەتی مرۆڤایەت یاسای مافەکانی مرۆڤ بۆ کاتی ئاشتیە ئێمە کاتی ئاشتی مافەکانی مرۆڤ دابینکەی هەموو نوعەکانی مافەکان یاسای نێودەوڵەتی ئینسانی کە ئەمە فەرعێکە لە فەرعەکانی قەندەولی یاسای نێودەوڵەتی گشتی ئەخوێنرێ بۆ کاتی جەنگە بۆ مافانی کە کاتی جەنگ خەڵک لێ بێبەش و تۆبەی دابینەکەی طبعا ئێمە ئەگەر بێت و ئێمە وەکو کەسێکی ئاسایی هەر خۆمان بینە بەرچایی خۆمان لە کاتی جەنگا چیمان لێت ینی ئەمە چەندین جەنگمان بینیوە چەندین شەڕمان بینیوە کە چیمان لێ هاتوو چیمان بەسەر هاتوو جاوەرە کەسێک ئەگەر خاوەن پێداویستی تایبەت بێ ئەگەر کەسێک بێ خاوەن پێداویستی تایبەت بێت چۆن بتوانێت بەرگری لە خۆی بکات چۆن بتوانێت خۆی پارێز طبعا بێ اتفاقیت هەبێ بەڵام بەداخەوە تا ئێستا اتفاقیەتێک نەبووە لەسەر بەتایبەتی لەسەر مافەکانی کەم ئەندامان لە کاتی جەنگا بەڵام راپۆرت هەیە لەسەرەوەی کە چۆن مافەکانیان پێشەکراوە ئەڵێ راپۆرتی هیومان ڕایتس وۆچ ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ ئەڵێ 9 ملیۆن و نیو خەڵک هەم ئەندام بوون لە ئەنجامی شەڕەکانەوە یعنی ئەم شەڕانی کە ئێستاش بەردەوامە شەڕی ئیسرائیل بۆ ئیسرائیل و فەڵەستین ئەوەی ئۆکراین و بەڵێ ئەوەی ئۆکراین و رووسیا یعنی ئەمانە چەندین کەم ئەندامی لێ ئەبێتەوە تێوت نەتەوێت
يعني الشر نییە لە ئەنجامی شەڕیش ئێمە لە ئەنجامی مثلەن کەسێک ڕووداوێکی بەستێت ڕووداوێکی هاتوو چۆ لە کاتی ئاشتیشە ئەنجاوەرە لە کاتی جەنگاتەوە ئەو کاتە سەختە بڵێ دکتۆرکو دوپرسیان شتێک زۆر سەرنجی ڕاکێشام ئێمە وەکو کوردستان و عێراق ناتوانین بەشداریمان لەوەدا هەبێتکەنەوەی گوتوەکان پەرستگاریمان لێ بکەن کاتە ئەمان لەم سیمینارە چییە کە باس لە پەرستنی دەوڵەتی دەکات بە چاودێرینەوەی گرتوەکان ڕاستی ئامانجی لەم سیمیناری من کە کردومە گرنگیدانی زیاتری لایەنە پەیوەندیدارەکانە بە مافەکانی خاوەن پێداویستی تایبەت منۆک خۆم خاوەنی خاوەن پێداویستی تایبەتم لە ماڵی خۆمە یعنی زۆر ویستومە دەنگم بگا بە لایەنە پەیوەندیدارەکان کە موسسەیەکی تایبەت بکەنەوە بە گرنگیدان بە خاوەن پێداویستی تایبەت ئەو موسسەیە وەکو بەشێکی ناوخۆیی وابێ ئەو مناڵانەیە ئەو خاوەن پێداویستی تایبەتە ئترژت بێ مناڵ بێ پیاو بێ گەنج بێ هەر بەپێی شێوەی کەم ئەندامەکەی بەپێی جۆری کەم ئەندامەکەی لەو مؤسسەیە گرنگی پێ بدرێ و بخرێتەوە ناو کۆمەڵگاوە بەڕاستی وەکو کەسێکی ینی بەڕاستی من بەداخەوە ئەڵێم کە ئێستا چۆرکە بە گیانمایە مناڵ هەیە خاوەن پێداویستی تایبەت یا گەورەیە یا ژنە لە ماڵەوە بەستویانەتەوە ینی ئەمێ ئەو دەنگەم گێنم بە هەموو جیهان کە بەستراوەتەوە بە زنجیر و بە پەتی ئەستور بەستراوەتەوە لەبەرەوەی تێکڵای کۆمەلگە نەبێ پێیان عیبە بەڕاستی تێکڵای کۆمەلگەکەن ینی با ئەو کەسانە تێکڵای کۆمەلگە بکرێنەوە يعني من كدلم بدلكي بروك باسي أو أكم مناڵانە يعني أو كساني كأو خام بداية تابت بارودوخة كان زيادة التفاقمك زيادة لسرك الله كأبي بيزناك يعني أمان أبي يا سايبو دركري براستي أبي يا سايبو دركري أبي إلزاميتي تابي يا ساك أبي ما فكاني تاباس كري بالله أبي إلزاميتي تابي واشتيك تزور ناخوشتر يعني براستي خام بداية تابت بتابتي يعني لروي جيري وأقلية لروي جستية ولروي بتابتي جيري وأقلية كان طبعا زۆربەی ئەوانە لە ڕژووری ئەقلی و لە ڕووی جەستەییشەوە خەمەندامیان هەیە ئەکرێن بە بابەتی سۆشیال میدیا و ینی بۆ لایک و کۆمنت کۆکردنەوە بۆ بەدەستێنانی بڕێک پارە بەکارهێنێت لە سۆشیال ئەوانەش سزای لەسەردا بنرێ بەڕاستی یعنی یەکێک لەو شتانی کە گرنگە ئینسان چۆن شکۆی هەیە ئینسانی ئاسایی خاوەن پێداویستی تایبەت زیاتر ئەبێ شکۆی بۆ دابنرێ و ڕێز و شکۆی بۆ دابنرێ نابێ شکۆی بچکێنرێ ئەڵێ ئیمرۆ بکوژە بەڵام شکۆی مەشکێنە ئەویش وەکو تۆ ئینسانە تۆ لە باتی ئەوەی سروشتی بکەیتەوە تەئیهیل و ڕاهێنانی پێ بکەیتەوە توی بەو شێوەی هێنەر سۆشیال میدیا خەڵک یعنی ئیستێزایی پێ بکە ئەمێ بە سزای لەسەردا بنرێ بەڕاستی ئەمە ئەنە هەم بێ بکرێ بە یاسا و جێبەجێش بکرێت و سزای لەسەردا بنرێ سزای قورسیشی لەسەردا بنرێ بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر ڕووبار مەجید ئەحمەد مامۆستا لە کۆلێژی یاسای زانکۆی سلێمانی سپاس بۆ تۆ سپاس بۆ یەکە لە بانەی کوردستانی زەرەکەمانە سەر چاوم زۆر سپاس زۆر مەمنون